پەنجەتان خۆش بێت. دەستەکانتان خۆش بێت. سڵاوتان لەبێ عزیزان، بەیانیتان باش. بە پارچە مۆسیقایەکی جوانەوە دەستمان پێ کرد. هیوادارین کە هاوشێوەی ئەم پارچە مۆسیقا جوانە بەیانیەکەتان جوان بێت، ڕۆژ و نوێژەکانتان قبوڵی دەرگای خوداوەند بێت و سوپاستانەکەن ئەمڕۆ بەیانیش لەگەڵمان. ئەمڕۆ بەیانی من و هاوکارم ئەژین لەگەڵتانین. ئەژینگیان چۆنی باشیت؟ بەیانی باش بێت. سەحەرگیان بەیانی تۆ بەیانی بینەرەکانیشمان باش. ئومێدەکەم هەموو لایەکتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت و هەروەها ئەمڕۆ وزەیەکی باشتان هەبێت و بتوان بۆ ماوەی ئەم دوو کاتژمێرەش کە ئێمە لە پرۆگرامەوە پرۆگرامتان پێشکەشەکەن ئێوەش بتوان بینەرمان بن و لەگەڵمان بن. بێگومان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەری جۆرا و جۆرمان بۆ ئامادە کردوون و لەگەڵ هاوکارانم بەگشتی و هەروەها لەگەڵ سەحەر تەوەرەکانتان پێشکەشەکەن. ئومێدەکەم کە بەدڵی ئێوەی بینەران بێت و بتوان کە بینەرێکی باشی ئەمڕۆی ئێمە بن. بێگومان وە جا دوو ژەنیاری ئازیزمان لەگەڵایە، کاک عومەر و کاک عادل. کاک عومەر عەبدوڵڵا کە بە دەنگی چەلۆکەی لەگەڵمانە بوو لە سەرەتای بەرنامەکە و هەروەها کاک عادل حەسەن کە کەمان ئەژەنێت داوایان لێکن بێنە لامان هەتاکو پارچەیەکی ترمان بۆ ژەنە فەرموو بۆی کە گفتوگۆیەکیش لەگەڵ وەڕێستان دەست پێ بکەین. فەرموو. سڵاوتان بەخێر بێت و بەخێر بێت. بەخێر بێت. دەستجەنجەتان خۆش بێت. خۆش بنیا خۆش سپاسەکەم. پرۆگرامەکەی ئێمەتان جوانتر کرد. سپاس بۆ ئامادەبوونتان. با هەر سەرەتا لە کاک عادلەوە دەست پێ بکەین. کاک عادلگیان ئەگەر باسێک لە ئەزمموی خۆت بکەی بۆ ماوەی چەند ساڵە کار ئەەکەی و هەروەها ئەو کارانی کە تۆ زیاتر پێشکەش بە خەڵکی و کردوخۆیان لە چیا ئەبینەوە فەت؟ سەرەتا باینتان باش خۆشەویستم. ئەگەر بێنە سەر باس زۆر زۆرە خایانێت، بەڵام وەکو سیڤیەکی سەریع لە مناڵیەوە دەستم پێ کردووە وەکو هونەر، ینی چوومەتە هونەری وتنی گۆرانیوە لە مناڵیە لەگەڵ تیپی مۆزیکی هەڵەبجە شنوێ لە لای مامۆستا ئازاد ساڵح لەوێ گۆرانی وتووە. دواتر هاتوومەتە سلێمانی لە 6 بۆ 7 لەگەڵ مامۆستا عومەرا پێکەوە چوینتە خۆلی فێربوونی مۆزیکەوە. خۆشبەختانە تا ئێستا خەریکین. وەک کاری هونەریشم ئامادەکاری مۆزیک بۆ گۆرانی بێژ یاخود دانانی ئاواز، ڕابەری تیپ و تیپی مۆزیکی شنوێ و ئەندامی تیپی مۆزیکی سلێمانیم بەرەم بۆ چەندین گۆرانی بێژیش ئامادە کردووە. بەردەوامیشم خۆشم فێرگەیەکی مۆزیکم هەیە لە سلێمانیش و لە هەڵەبجەش. دوو فێرگەمان هەیە کە لەگەڵ مامۆستا عومەرا لە سلێمانی کردمانەوە، لەگەڵ مامۆستا ئازاد ساڵحیشا لە هەڵەبجەی شەهید. بۆ خۆشم بە تایبەتی هەمە. زۆر باش. جا ئاماژە بۆ کرد یەکەم جار بە گۆرانی وتنەوە دەستە پێ کردووە. بەتەواوەتی دەستبەرداری بوویت، ئێستا تەواو با بڵێن خۆتت تەمەنی خۆتت داناوە بۆ ژەنینەکە یان لە پاڵشە گۆرانیەکە هەر ماوە؟ وەڵڵا بۆ مۆزیک زیاتر خۆم ئامادەکردە وەک گۆرانی بێژ نابەست. لە مناڵیە بڵێن چوونە ناو دنیای مۆزیکەوە سەرەتایەک هەیە دایمەنەوەنێ لە قوتابخانە دەنگە خۆشترە لە تەلەبەکانی کەون دەستخۆشی لێکرێ. پاشان چوومە ئەو گروپەوە لەسەر شانۆ لەگەڵ ینی گۆرانیەکم وتووە. ئەمە بڵێ وەکو دەستپێچێک وەکو چوونە ناوەدانی هونەرەوە بۆ من تەرجێکی گرۆ بوو بۆ من لەگەڵ مامۆستا ئازاد ساڵح هەبووی بۆ مناڵیە. ئینشەڵڵا کە هەر بەردەوام بیت و بمێنی. جا کاک عومەر دەست و پەنجەی جەنابیشت خۆش بێت. گوێمان لە دەنگی خۆشی چەلۆکە بەڕێستەوە بوو. ئێستا پێم خۆشە خۆت باسێکی ئەوە بکەیت کە بۆ لەناو ئامێرەکانە جەنابت چەلۆت هەڵبژارد. بەڵێ وەڵا طبعا لە ساڵی هەشتاکانە سەرەتای مناڵیم بەڕەحمەی باوکم بەرامبەر نشاد مەدرەسی بوو چالێک قوتابخانەکان ئەتر زۆر حەزم لە مۆزیک بوو.
هەموو جارە تەکلیفمەکەن باوکە خوابم بە بۆ چالێک قوتابخانەکان جا دراسێکشمانە بوو لە کۆرسا بوو کۆرسی تیپی سلێمانی ئیتر ئەوە زۆر یانی تەژعەکەم کە نزیک بوومەوە لە موزیک ئیترەوە لە هەشتاویەکە چوومە چالێکی قوتابخانەکان کەمانچێکی شکاوم پێ بوو بۆ شکاو وڵا ئەو کاتەوە بۆ ئامێر زۆر دەگمەن دەسەکەوت ئێتر لە هەشتا خاڵم برنی بۆ بۆی چاکردمەوەی تر دوایەوە دوسێ ساڵ لەو دەورەیە بووم لای مامۆستا فەڕەنسیس و مامۆستا خالید و ویلیامی حێنا و بەڕەحمە بێ لای زۆرینەی مامۆستاکان ئەتر سەڵاح ڕووف و تر پاشەوە مامۆستا فەڕەنسیس دەستی گرتم وتی عومەر ئیتر نابێ تۆ لە هەوی نابێت و لەستانە نەیتەوە دەستی گرتمەوەی تر تیپی موزیکی دیلانی دامەزران ئەو کاتە لەگەڵ کە عادل و لەگەڵ زۆرنەی برادرانە ماینەوە بەشداری فستیڤاڵێکمان کرد لە ئاستی عێراقا هەژدە پارێزگاکە یەکەمی عێراق بووین لە کەرکووک پێشکەش کرا ئێتر لە دوایە کە هاتینەوە حەزم لە ئامیری چەلۆ بوو تر لەو کاتەوە دەستمایە ئامیری چەلۆ مامۆستا فەڕەنسیس وتی چوار کەسی دانا لەسەر چەلۆ من بووم کە عادل بوو کاک محەممەد بوو کاک سەردار خدر بوو وتی ئەم چوارەکانتان باش بوون ئەمێنەوە لەسەر چەلۆ ئێتر خۆشبەختانە من ڕۆژانە تەمرین زۆرترە کرد ئیتر مامۆ لەسەر ئامێر بەدەر لە ئامێری چەلۆ لە ئێستا یعنی شارەزای لە ئامێرەکانی ترا هەیە حەزەکەی لەگەڵ ئامێری قیچەک ئامێرە قیچەکی شمەیە وەکو ئەمریکی شەرقی ڕۆژهەڵاتی زۆر باشە دەست و پەنجەت خۆش بێ کاک عادل باسی لەوە کرد کە هەر دووکتان بەیەکەوە سەرەتا لە ئامێری چەلۆ دەستان پێ کردووە بۆ تۆ چۆن بوو ئەو ئەزمونە ئەزمونێکی باش بوو تا ڕادەیەک شارەزاییمان پێیا کە هەردووکمان لە کەمانچەش و لە چەلۆیش کاتە کەمانچەش ئەتوانێ بژێنێ کاک عومەر بەڵێ هەنێزار لە شوێنێکا وڵین دانیشتێکی خۆمانەکەین زۆر زانم پیانۆ ژەنم یعنی ئەو ئەیکا بە کەمانچە یعنی ئالەتەکانە گۆن یعنی من بۆ منە دەست ماوەتە جیتار پیانۆ یعنی ناڵێم ئەوانە بەس ڕئیسیەکەی من کەمانە چەلۆ ئەگەر بیگرن بە دەستمە شتێکی لێ ئەزانم ئالەتەکان هەم بەعام بەگشتی ئەوەی کە فێری ئالەتێکە بێت هەوڵەیە لەگەڵ ئالەتەکانی کە بیگونجێنێت چکە نزیکایەتێکیان هەیە تا ڕادەیە ڕاستە ڕۆحی خۆت ڕۆحت لەگەڵ ئامێری کەمالەکە هەست بە نزیکی ئەکاسەوەی کە هەستەکەی دەربڕێنەکان تاوترا جا مامۆستا ئێستا جەنابەت باسی فێرگەکەت کرد لە فێرگەکەیە جەنابەت هەر خەریکی با بڵێن فێرکردنی ئامێری کەمانیت نا ئامێری جیتار کەمان پیانۆ ئەم سیالەتە بە گشتی من خۆم ئێڵەمەوە بە هەموو تەلەبەکان مامۆستا ئازاد ساڵح بە هەمان شێوە تقریبان بڵێن هەردوو لە ئالەتی یەکتریش دەڵێ وەزاری وایە من ساز دەڵێم ئەو ساز و عودیش ئەڵێتەوە لەگەڵ کەمانەکەیە من هەنێزار ساز دەڵێمەوە هەنێزار ئەو پیانۆ یعنی تقریبا بەگشتی لەگەڵ هەموو ئامێرەکانە ئێمە تۆسێکەم ئامێرانەی کە جەنابەت با بڵێن کاریان لەسەر ئەەکەی جیاوازیان زۆرە پیانۆیە گیتارە کەمانچەیە ئەمانە ئەمە حەزی خۆتە یان بەڕاستی ئەگەر ژەنیارێک بیەبێت سەرکەوت و بێت هەوڵبا بوو هەموو ئامێرەکان وڵی ڕاستی هەوڵدانی شخصی خۆتە ئەتوانی بڵین ئەو شتانە هەڵبژێری من کە ویستم تاوان دابڕانێکی زۆر لە خوێندن ما هەبوو بە بۆنەی چونە ناو دنیای هونەرەوە و دوای ئەوە لەسەر مەسایلێکی سیاسی گیرام لە هەشتاکانە تقریبا دابڕام لە خوێندن دواتر ماهەتی ئێوارام تەواو کرد هینی پەیمانگا ئەو کات من خۆم ژەنیاری کەمان بووم کە دەستم ماوەتێ تەواوتم بە ئامێریش کە فێر بووم کە من 5 ساڵ بخێنم بۆ هەر کەمان بخێنم چوومە سەر پیانۆ شتێک لە پیانۆ شارەزا بووم نەک بڵین بین بە پیانیست نەبووم بە پیانیست بەڵام ئەتوانین تەلەبە فێرکەین و ئەشتوانم هەنێزار شت عەزیز بکەم خۆی لەخوا کە شارەزایت لە ئامێریکی دیاریکراوە هەبێ ئاسانە بۆ ئەوەی کە ئامێرەکانی تریش تاقی بکەیتەوە بزەبت وایە بە تایبەتی کەمان ئالەتێکی قورسە ئاسان نییە کە تۆ کەمان نزانی زیاتر وەتەریە عود ساز تار ئەمانە هەمووی ئەو پەنجەی دەستی چەپ بەکار یا جیتار بەڵام شێوازی ژەنینەکان هونەرێکی خۆی تایە جیتار بە شێوازێک ئەگیرێ تار بە شێوازی ئەگیرێ عود بە شێوازی ئەگیرێ بەڵام نزیکایەتێکیان هەیە ئەینا جامە درێژان بە گفتوگۆکەمان بەڵام با لە ئێستا گوێمان لە پارچە مۆسیقایەکی دیکەی ئێوە بێ
بۆی کە بەرنامەکان ئەوەی تر جوانتر بێت جا ئیشەڵا بەداوامە بێت ئەگەر ئەزیێت کێشن فەرز سەرچاو چاوتان خۆش بێت. خوا دەست و پەنجەتان خۆش بێت سپاس بۆیەوە زۆر جوان بەگەر ئەزیێت کێشن بێنەوە شوێنەکانی خۆتان جا من لەگەڵ و پارچە مۆسیقا جوانەیە گوێم لەو گۆرانیەی مامۆستا اسماعیلی سابووری گرتووە پێشتر بەم پارچە مۆسیقا جوانە پێم بە زۆربەتان بتوتانەتەوە لەبەر خۆتانەوە دەستەکانتان خۆش زۆر زۆر سپاس کە من گوێم لە گۆرانیەکە ئەگەر کاک عادل کاک عومەر ئەم بابەتە لەلام دروست بوو کە ئامیری چەلۆ ئایا ئەو توانای تیا هەیە لەگەڵ زۆربەی گۆرانیە کوردیەکانە جێی بۆ بکرێتەوە ئەو دەنگە خۆشەی هەبێت یان لەوانەیە سنوورێک هەبێ بۆ سوود وەرگرتن لە دەنگی چەلۆ ئامیری چەلۆ یەکێکە لە ئامێرە ژێدارەکانی ستانداری کلاسیک یەکێکە لە خێزانی گەوری ئامێرە ژێدارەکان ئەنجا ئێمە هەر ئامێرێک طبعا کە شێوەیەکی ستانداردی جیهانی وەرگرتووە لە ئۆرکسترا و لە کلاسیکی لە زانستی ئامێرەکانە لە دنیادا هەر میلەتێ ئازادە توانێت ئەم ئامێرانە بەکاربێنێ بەڵام ئەکەوێتەوە سەر تاکی ئەو میلەتە کە چۆن بەکارێنێ ئەو کەسی کە بەکارێنێ چۆن دەسوپەنجە و چۆن ڕەنگانە و مۆکی کەلتور و کەلەپوری خۆی تێکەڵاوە کات ئەوە شەکەوێتە یعنی سەر ئەو ژەنیارە باشە بۆ گونجاندن لە نێوان دوو ئامێرە یعنی ئەمە پێویستەکە کە شارەزاییەکی باشە هەبێ ئەگەر تۆ بتوێ پارچەیەکی جوان پێشکەش بکەی پارچەیەک بەتایبەت ئەگەر فۆلکلۆری ناوچەکەی خۆمان بێ پێویست بۆ ئەکا ڕێخستنێک لە نێوان ئەو دوو ئامێرە یاخود دوو ئامێر زیاترا هەبێت بۆ ئەوەی کا پارچەکە بە جوانترین شەواز پێشکەش بکرێت بەدڵنیاییەوە هەر ئامێرە کارکتەری خۆی هەیە ینی ئەتوانجێت بە مەرجێک کارکتەری ئامریکا ون نەکەیت ئەتوانێت زۆر بە جوانی چەند ئامێرێ بێت دوان بێت لەگەڵ ئۆرکسترای بێت چەند بێت ئەتوان بیگونجێنیت ئەنی ئەمە میدیا جیاوازەکانە تۆ جاروایە تۆ شتێکی دژ بێکەوە بەکارێنی چەلۆ لەگەڵ دەفێکا بەکارێنی یان چەلۆ لەگەڵ تارێکا ئەتوانی زۆر بە جوانی بکوچیان کۆنتەراباسێک لەگەڵ پیکلۆیەک ئامێرەکان بەیەکەوە بەکار بێن بەڵام ئاگاداری گونجاندنەکەی بی بەڵێ ئەتوانی بگونجێنێت بەڵام ئەکەوێتە سەر توانە و لیاتوی ئەو کەسەی کە بەکارێنێت و کە ڕەنجیەکە یان موزیکەکە دانێت ئەزمێکیلۆژۆرەت هەبوو جەنابێت خۆت چەلۆ لەگەڵ دەفیان لەگەڵ تار لەگەڵ ئەمانە بیژەنن بەڵێ بەدڵنیاییەوە ینی کاریشمە هەیە بۆ شتانە لە میدیا جیاوازەکانە
زۆرنی ئامێرەکان ینی حتا ئێستا بۆ نمونە ئامێری باڵەبان ینی کاکاروان کارە مەحموویە کارە عازف باڵەبان میلۆدێکی بۆ هێنام لەگەڵ لەگەڵ تیبی موسیقای سلێمانیا گونجانمان ئیشێکی زۆر جامان بۆ کرد بەلایە تەنیا موزیکە ئەن سۆڵی باڵەبان لەگەڵ گشت ئامێرەکانی تیبی موسیقای سلێمانی زۆرنی ئامێرەکانی کەش ینی ئەگونجێ سنتور ینی تار ینی حتا ئۆکردیۆن ینی زۆرنی ئامێرەکان چکە هەر ئامێرە و ڕەنگێکە ئەو ڕەنگە چۆن ئیگونجێنی چۆن ئەو ڕەنگە ئەدۆزیتەوە یان لەناو سرینەکە ڕەنجەکەکەی چۆن لەناو ئۆسترالیا چۆن ڕەنگی ئامێرەکان دەرەخەیت ئەوە نامی زانستیە. عادل تۆ خۆت لەگەڵ کەمانەکە تا زۆرتر حەزەکەی ئەو حەز بۆ ئامێرێک ئەو ئامێرە کامەیە کە حەزی پێەکەی لەگەڵ تۆ پارچەیەک موزیک پێشکەش بکەن یاخود زیاتر هەستەکەی کە ئیشەکەی تۆ جوانتر ئەگات باشتر ئەگا بە گوێی ئەو کەسانێک کە گوێگرن. وڵا بە حکومێکە ئێمە ڕۆژهەڵاتین و لە ڕۆژهەڵات ئاژین زیاتر ئەو ئامێرە کوردیانە وەکو سنتور ئەوت ئەمانە جوانن لەگەڵ کەمانە چکە ئالەتێک کە تۆنڕاکێشان بێت لەگەڵ ئالەتێکا کە نەقەری پیاکێشان بێت بە یەکۆ گونجانێکی جوان دروست ئەبێت کە تۆ لە شەر قاژای ئەو ئامێرانە جوان بە یەکەوە ئینا لەگەڵ وەک مامۆستا عومەر باسی کرد کەمان لەگەڵ چەلۆیە لەگەڵ هەموو ئامێرەکانە ئەگونجێت لە ئۆکسرایە لە گروپێکی میلی و هەتا گەورەترین گروپ کە ئۆکسرایەک سەمفۆنیایەک من سێری ئامریکای جەنابتم ئەکرد دیار بوو ساڵانێکی زۆرە بەدەستەوەیە یەک قسم بستوە ئەڵێن ئامێر هەتا کۆنتر بێت دەنگی خۆشترە بە دڵنیایی بمێنێتەوە ئەو گونجانێ لە نێوان ئەو کەوانە لەگەڵ ژێکانە زیاتر دروستە بێت یعنی نزیکایەتی کە کەمانی تازەی کڕیت زۆر زعاجە بەدەست تا ڕایە ئەو تەلە لەگەڵ ئینەکە ئەگونجێن سنووقەکە پێویستی بەوەیە دەنگانەوە دروستکار ناو خۆیان هەزەیە دروستکار بەم هەزەیە وردە ئەو دەنگە خۆشە دروستە بێ هەتا کۆن بێ جا ئێستا ئێمە بینین کۆمەڵە گۆڕانکاری بەسەر شێوازی دروستکردنی فۆرمی کەمانە هاتووە ئەوەی کە بۆ نمونە چوارچێوەکەی نییە لەوانێت تەنیا ئەو پەیکەرەکەی دەورەکەی بێ کۆمەڵە گۆڕانکاری لەم جۆرە کەمانی ڕەشمانێسپی ئەمانە هیچ جیاوازیەک دروستەکان لە دەنگەکەیە یان نە کەوتوەتە سەر کەسەکە خۆی و حەز و سەلیقەی ئەوە شێوازی بەپێی هەر وڵاتە و بە شێوازێک شکڵی کەمانی کارەبایان دروستکە پێڵن کارەبایەوە کەمانانە تەمان ئەم کەمانە ستاندارد ئەمەیە لە ئەسڵا بەڵام بە ئەنواع شێوە زاری وایە بەس دارە ڕەشەکەیە لەگەڵ یەک تۆ شتێکی بچووک بۆژێ ئیتر نەفسی چوارتەلەکەیە ژێرسەنەکەی تایە لەگەڵ کەتافەکە کە خێ سەرشان ئەینا نەفسی دەنگ ئەیات بۆ شوێنێک کەمال عەبێ بێت بۆ گۆرانیەکی پۆپ ئەمانە جوانترە بڵێن ئەو ستایلە کەمانانە جوانترە بۆ ڕۆک پۆپ جاز دایما ئێستا وای لێ هاتووە لەو ستایلە کەمانانە بەکارهێنرێت هیچ فەرقێک ناکات. جا پێش ئەوەی بەرنامە دەست پێ بکەین کاک عومەر ئاماژەی بەوە کە پارچە مۆسیقایەکی با بڵێن یەک کەسی ئامادە کردووە بە دەنگی چەلۆکەی جا ئەگەر ئازیێت کێشی کاک عومەر بەشێکە لە موزیکی فۆرێ بەڵێ بۆ چەلۆ زۆر باش ئەگەر ئازیێت کێشی پێشکەشمانی بکەی چاوانە خۆش بێت.
جد خۆش بێت زۆر زۆر سپاس مەمنون بۆ ئەو پارچە جوانە کە پێشکەشت کردین جا کاک عادل هەتا کاک عومەر دێتەوە لامەندانیشێ با من ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم کە جەنابەت لە قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە بەڕێزت ئەزمموی خوێندنی پەیمانگاشت هەبووە و ئێستا خۆشت فێرگەت هەیە ئەگەر وەک ڕاوێژێک و وەک ڕێنماییەک بۆ فێرخوازەکانی لای خۆت پێیان پێشکەش بکەیت باسی ئەوەیان بۆ کەی کە ئایا بۆ ژەنیە بۆ کەسێک بێتە بواری مۆسیقا و پێویستە کات خوێندنی زانکۆیشی لەگەڵا بێت یان نا هەر ئەوەی کە تۆ ئەزمونت هەبێت بچیتە فێرگەکان لە لای مامۆستای باش ڕاهێنان بکەی ئەمە ئەتوانێت ئەو سوودەت پێ بگەێنێ ڕاستی ئەبێت تەرجەی هەموو فێرخوازەکان بکەیت کە بچنە مەجای خوێندنەوە بەڕاستی ئێمە هەتا نەما خوێند هەنێشت شارەزانەبووین ڕاستە بووینە ژەنیار ئێمە تەواو بووین بە ژەنیار بەڵام ڕاستی ئەوەی کە ویسمان لە خوێندنا پێیگەشتین تقریبان هارمۆنیاتی مۆزیک و ئەمانە یعنی هەندێک بابەت و بنەما هەیە لە زانکۆ یان لە پەیمانگایە فێرە بیت بزەبە بنەما زانستیەکان وەک پێویست فێر نابی لە لە فێرگەکانە ژەنین هونەری ژەنین فێر ئەبی تقریبن بەڵام معلوماتی زۆر زۆر باش زانستی لەو شوێنانە فێربی کە دکتۆرێ دەرزت پێڵێ یاخود مامۆستا یا پرۆفیسۆرێ دەرزت پێڵێ فەرق هەیە سەر مامۆستا عومەر خوێندوێتی لە زانکۆ لە من زیاتر ئەزانێت لە ڕووی داڕشتنی مۆزیک لە ڕووی معلوماتی عامە لە ناو مۆزیک خۆیدا زۆر باش جا کاک عومەر لە دەستپێکە ئاماژەی بۆ کرد کاری لەگەڵ مناڵانیش کردووە لە دەستپێکی قسەکانیش تا باسێک لە ئەزمموی هونەریەکەی خۆت کرد کە چۆن لە مناڵیەوە حەز و خولیات بۆ میوزیک هەبووە لە کەمانێکی شکاوە دەستە پێ کردووە چۆنی هانی مناڵان ئەدەی کاک عومەرکەیەنە لای بەڕێستان بۆ ئەوەی کە فێری میوزیک ببن چۆنی فێریان ئەەکەی کە فێربوونی موزیک بەشە زۆرەکەی پەیوەندی بە حەزەوە هەیە پێویستەکە خولیایەکی زۆرە بۆ ئامێرەکە هەبێت تاوەکو دواتر ببی بە ژانیارێکی سەرکەوتوو موزیک سەرەتا خۆشەویستیە بڵاوکردنەوەی ڕێز و خۆشەویستی و پەیامێک ئەبێ پەیامێکی مرۆڤایەتی لە پشتەوە بێت ئەو کاتە جوانترەگات دنیای مناڵ دنیایەکی زۆر پاک و بێگردە چکە مناڵ وەکو هێویرێک وایە چۆن نەبوێت ئاوا دروستە بێت اینجا لە ڕووی پەروەردەییەوە ئێمە خۆمان مامۆستا فڕەنسی زۆر لە ڕووی پەروەردەییەوە زۆر گرنگی پێداوین ئاین چەند مۆزیکەکە گرنگ بووە پەروەردەکە ئەو نەگرنگ بووە لە لای مامۆستا فڕەنسیس و مامۆستا ویلیەم و ئەو مامۆستا بەڕێزانی کە پێشتر ئێمان پێگەیانوە ئێمەش ئەوە بە ئامانەتەوە وەرمان گرتووە و ئەشی گەیەنین دنیای مناڵ ینی ئەتوانی دنیای چۆنەڵی کاتێکی کەمە گەر بێتە سەر سێکی مناڵ لە تەمەنی 3 ساڵێ لە 4 ساڵەکە ئەتوانێت دەنگێکی هەیە گۆرانی بڵێ یان فێری ئامێری موزیک بێ بەداخۆ لێرە زۆر کەم ئتیمان بۆ بوارە ئەدرێ لەو تەمەنە کەمانەیە تۆ ئەتوانی لەو بارەیە ئەو مناڵانە بگری هەم بە دەنگ هەم بە جوڵەکەیان هەم بە چۆنەڵی وردە حیوار وردە حیوار وەکو شان و ئۆپەرەتی بچووک ئەوانە مناڵ پەروەردەکەیت چۆن بەڕەحمە بێ کارزان و فرمان و ئان کە ئۆپەرەتەکان هەبوو خانمی سێخۆرمەندان بەڕاستی ئەنی شتێ بوو کە لە مێشکی هەموو مناڵەکە ماوەتەوە تا ئەسا لەم ڕۆژانەیە یادیان بوو منیش بە هەمان چۆنەڵی بۆ ئەرەوە حەزەکەم یعنی کار بۆ مناڵام بکەم ئیشیشم زۆر کردو بۆ مناڵان لە ساڵی یەکەم تەجروبەم لە ساڵی 92 بوو بۆ کاری مناڵان 91 و 92 چەندین تەجروبەمە بۆ لەگەڵ لە ساڵی 99
گەورەترین کۆنسێرتمان کرد لە سلێمانیا کە شێوازێکی زۆر تازەیە بۆ دیکۆر و موزیک و ڕیکۆرد و هەموو شتەکان خۆمانەمان کرد لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی کاردانێکی زۆر جوانی بەڵام بەداخەوە بەو کاتەوە تا ئێساش ئەو گرنگیە نادرێت بە مناڵ ئەوەی کە ئیشی جدی بکە زۆر گرنگی پێ نادرێت بەڵام تەلەڤیزیۆنەکان زیاتر ئیش لە ڕواڵەتاکەن ئیش لە ناوەڕۆکان ناکەن بەداخەوە سیاسەتی تەلەڤیزیۆنەکان و زۆرینەی میدیاکان وایە کە یان تاکە کەسی یان منو گلەیەکەم لە زۆرینەی میدیاکان خۆم 8 ساڵ لە کورساتە کاری دەنگم کردووە بەڵام زۆرترین گرنگی بۆ کەسان نادێ کە دایما حاش و وشیان هەیە هیوادار نمگلەیەت لە کورسات نەبێ بەڵێ بەداخەوە بەڵام لە هەمان کاتا سار نەبووتەوە ئیشی خۆمم کردووە لە بواری مناڵانە لە بواری گەورەیە و ئێستا ینی چەندین ساڵە لەگەڵ کاکعادلژا باسمان کردووە پرۆژێکی زۆر گەورەم بەدەستەوەیە بەڵام بەڕاستی پێویستی بە بجێ پێویستی بە ئیمکانێتی هونەریە پرۆژەکە باسی چی ئەکا پرۆژەکە باسی بڵێن 12 گۆرانی مناڵان لە مناڵی بڵێن 4 ساڵ 5 ساڵۆتیاتی تا باوکو و دایک و باپیری مناڵەکانیش ئەین گەورە بێ پڕ بەدەشتێ لەوانەیە 200 کەس بە کۆکەمەوە هەمویان گۆرانی بڵێن بە کۆرس بە ئاهات بڵێن لەم ناو سۆڵێ مناڵێک بێ لە مناڵێک لەولا باوکێک جایوێتەوە لەولا کچێکی ناسک جوای بەدەنگی جوان لەولا بە دوێتێ ئەنی ئەمەم لە خەیاڵەیە کە ئیمکانێتێکی بەڕاستی تەسویرێکی جوانی ئەوێت خۆم لەلانی ڕیکۆرد و لەلانی ئیشی ئەڕەنجی مۆسیقا و موزیکدانانوینەکە هەمووی ئەتوانم بکەم دووسێ ئیشیشم کردووە و حازریشم کردووە حتا ئیشی دوێت و ئیشی تاگەیان بە ئەمیری چەلۆ پیانۆ بۆ مناڵکی خۆم یشێکم کرد لە ناچاری خۆم چون تەسویرم کرد تەسویر و مونتاژ و بە کامێرێکی بەسیط و یاشم بە تەلەڤیزیۆنەکان زۆر بە جوانی لیان قوڵ کردم چونکە ینی ئەوەی کە ئێمە ئەتوانین ئەزمونمان لە پشتەوە ینی ئەزمونێکی تەواوەتی و چۆنەڵی خوێندنی زانکۆ و مەجموعین ئەزمونی پێ بەخشین تواناکەی خۆمان و ئەمانە ئەتوانین ئیشکەین ینی فەرقمان هەیە لەگەڵ یەکێک کە تازە دەستباتە بڵێن حەزی لە بواری کامێرایان حەزی لە بواری مونتاژیان لە بواری موزیک ئێمە خۆشبەختانەتر تواناکەمان هەیە بەڵام دەم و زمانی ئەومان یەکە خۆمان هەڵقورتین بڵێن ئەو ئازانین ئەو ئازانین نە حەزەکەین لە دەمی خەڵکەکەەوە بڵێ مەر ئەویشەی کرد نەک بڵێ وەڵام مەرەتوانێت ئەوە بکات ئەنجا ئیشی هۆنەرمەند لە ڕاستیە ئەوەیە ئەنەرژی خۆی تەرخان بکە بۆ کارەکەی بە هیوایەوەی کە لای ئێمەش ئەو گرنگی کە ئەبێ بدرێت بە هۆنەر بە هۆنەرمەندان بۆی کە ئەوان ناچار نەبن خۆیان بێنە سەر خەت و داوای با بڵێن پاڵپشتی و هاوکاری بکەن بڵێ من لە ساڵی 2009 موزیکدانە بەنای ئاشتیەوە ئەو کاتە دوای شەڕی براکوژی لەبەری من ناو نائاشتی خێزان نای ئاشتیە ناو نائاشتی کارتوانە فەرەجوتی عمەر بۆ نای نانی ئاشتی ناو نائاشتی اینجا جەوکەش وا بوو کە شەڕی براکوژی کۆتایی پێهاتە بوو خەڵک حەزیەکەری تر بکرێتەوە ئەوەی تر تۆزێ هەوای ئازادی هەڵمژێ ئەم موزیکە لە گەلی کوردستان تەسویرمان بۆ کرد ئەو کاتە کورسات تازە کرابەوە پێشکەشی کورساتمان کرد یەکەم جار بوو ئەتوانم بڵێم بۆ یەکەمین جار بوو کە چەلۆ پیانۆ بەیەکەوە دوو چەلۆ پیانۆ کە لە موزیکی کوردیە یەکەم تەجروبەشم لەگەڵ تارا ڕەسوڵە ئەو کات لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا هاوکاری کردین بە چەلۆ بە پیانۆ ئەتوان بڵێم یەکەم جار بوو کە چەلۆ پیانۆ لە گۆرانی کوردیا بە دوێت لە گۆرانی کوردیا لە هەرێمی کوردستان ئەتوانین دەست پێش خەریم کردی بێت چەندین موزیکیکە بەڵام بەداخەوە ینی منویسومە 5-6 سیدیمە بێ لەو بارە بەڵام ئیمکانەتی مادیەکە و ئیمکانێتە چۆنەڵی تەرجیعێک نییە موزیک ینی تەرجیع تۆ تەرجیعەکە نەبێ پاڵپشتێکە نەبێ ینی ناتوانانی بەڕاستی جوانانە هەروە ئەمێنێتەوە لە چوارچێوەی دیوارێکە لە ستۆدیۆیەکە لە ماڵەکە هەمە کۆیەکەمەوە بەڵام ئەو کاتە کە تەرجیعێکە بێ سەرەکەی ئینتلاق ئەکات زۆر سپاس